توێژە جیاوازەکانی کۆمەلگا لای خۆیانەوە پاڵپشتی خۆیان بۆ کاندیدەکانی کۆمەڵی دادگەری دووپات دەکەنەوە. گەنجان و لاوانی بازنەی سێ هەڵبژاردن بە ڕەچاوکردنی ئەزمموی ڕابردووی کاری پەرلەمانتاری دەنگی خۆیان بۆ کاندیدی ژمارە 25 کۆمەڵ دەردەبڕن و دەڵێن لە داهاتوودا لە پێناو قووت و مافی خەڵک دەنگەڵ دەبڕێت. ئێمە لە پێشترا حیزبەکانی کەما بیناوە لە دەسەڵات هەبوون، هیچێکی ویان بۆ نەکراوە. گەنجەکانمان ڕویان لە دەرەوە کردو، بێکاری و بێئیشی و دانەمەزراندن، دەرماڵە بڕین، نازام هەموو ئەو شتانەمان بینیوە. ئەم دوو حیزبی دەسەڵات بوون. ئێمە کاتی ئەوە هاتووە ئەم دوو حیزبە لاچن لە دەسەڵاتە و ئێمە گەنج ئەبێ پشتیوانی لە بەتایبەت کۆمەڵی دادگەری کە حیزبێکە پێشتر ئێمە کارەکانیمان بینی و ئەزانین چۆنن. بۆیە من بە گەنجانەڵم لێرەوە هانیانەیە کە دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی، چونکە کارەکانیان شاید کارەکانی پێشتریانمان بینیوە. ئەم بانگەشەمان ئامادە کردووە بۆ ئەوەی گەنجان ئاگدار بکەینەوە کە ئەو دەنگانەی کە ئەوان ئێستا سەرەتای تەمەنیانە یەکەم دەنگدانیانە بتوانن دەنگێکی شایستە بدەن بۆ کەسێک کە حەقێتی کە داکوتی لە مافەکانی خۆیان دەکەن. لە کۆمەڵگەی کوردیدا گەنجان و لاوانێکێکن لەو توێژانەی پەراوێز خراون، سوودمەند نەبوون لە هیچ جەلیکارێک و دوای تاوکردنی زانکۆ و پەیمانگەش هەلی دامەزراندنیان بۆ ناڕەخسێت. ڕۆژی دەیدا بە فرسەتێک دەزان بۆ سزادانی ئەو دەسەڵاتەی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەیان پشتگوێ خستووە. کەسێبەکە گوێمان بۆ بگرێ و حساب بۆ توێژی گەنجکە بەجددی، یعنی هەموو کەسێ بەس قسەیە، یعنی توێژێکی زۆری گەنجان بێکارن و تەخەڕوجیان کرد و هەموو لە ماڵەوەن. پێویستە گەنج چاوکراوە بێ لە ئێستا و هەمووشمان پێم وایە بە قۆناغێکمان تێپەڕانەوە کە چاوکراوی و ئەومان تیا بێ کە بزانین کێ هەڵەبژێرن و کێ باشە و کێ گوێمان بۆ ئەگرێت. لە سنووری بازنەی سلێمانی تاکە کاندیدی کۆمەڵی دادگەری مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدا بە ژمارە 25 کە بە لێهاتووی و دلێری و دڵسۆزی بە پیاوی ژمارەکان ناسراوە و لە بواری ئابووریدا شارەزایە و لە پێشتریشدا بە وردی و چاونەترسی داکوکی لە قووت و مافی خەڵک کردووە، بێ جیاوازی و بەوەش متمانی لای هەموو چین و توێژەکان دروست کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.